کەم و کورتی و نەبوونی خزمە گوزارەکان گربوونەوەیەکیان ئەنجامدا. لە درێژەی خۆپشاندان و ناڕەزایەتی وڵاتیانی هەرێمی کوردستان لە بەشێک لە ناوچەکاندا پێشنیوەڕۆی ئەمڕۆ دژی نەبوونی کارەبای نیشتیمانی و دانەمەزراندنیان لە کارگەکانی سنوورەکە بەشێک لە وڵاتیانی کۆمەلگەی بەردەقارەمانی سەر بە ناحیەی بازیان لە بەردەم وێزگەی شاردەیەکەیان گربوونەوەیەکی ناڕەزایەتیان ئەنجامدا. بەڵە بەڕێزان بۆ زانیاری زیاتر و قسەکردنی زیاتر لەسەر ناڕەزایەتی و گربوونەوەی هاوڵاتیانی کۆمەلگەی بەردەقارەمانی سەر بە ناحیەی بازیان ڕاستەوخۆ ڕێکەوت حەسەن یەکێک لە چالاکوان و بەشداری ناڕەزایەتیەکانمان لەگەڵدا لە سودەکانمان لە چەمچەماڵەوە کاگرێکە و سپاس بۆ ئامادەبوون دەمێ بپرسم ئێوە هۆکار چی بوو کە ڕژانە سەر شەقامەکان و ناڕەزایەتی و خۆپشاندانتان ئەنجامدا؟ بەنای خوای بەخشندەی میهرەبان سڵاو و ڕێزم بۆ بیسەران و بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام دەستخۆشتان یەکەم. ئێمە وەکو ژمارەیەک لە دانیشتوانی شارۆچکەی بەردەقارەمانی سەر بە ناحیەی بازیان ئەمڕۆ خۆپیشاندانێکمان ئەنجامدا بۆ بەردەمێزگەی کارەبای بەردەقارەمان. بەڕاستی ئەمەوێت لێرەوە ئەوە ڕاگەێنم ئێمە چەندین جارە ئەم خۆپیشاندانەمان دووبارە کردوتەوە و داواکارەکانمان گەیاندووە لە ڕێی بەڕێز بەرێوبەری ناحیەوە بۆ قایمقامی سلێمانی و لەوێشەوە بۆ سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی چەندین جار وعدیان پێداوین کە کێشەکانمان بۆ چارەسەرکەن. بەڕاستی ئێمە لە ناحیەی بازیانە شارۆچکەی بازیان و بەردەقارەمان و ئەڵڵایی و تەیناڵ کە مەسافەیەکی زۆر کەمی هەیە. بەڕاستی کارەبا بۆ توانەوەی ئاسن و هاڕینی بەرد هەیە، بەڵام کارەبا بۆ خۆگەرمکردنەوە و بۆ ڕووناکی هاوڵاتی نییە. ئێمە ئەمە چەندین جارە خۆپیشاندانەکانمان دووبارە کردوتەوە. ئەم جارە بەڕاستی کۆمەڵێ گەنجی زۆر ڕژانە سەر شەقامەکان و بەردەم وێزگەی کارەبایی بەردەقارەمانیان گرت. بەڕاستی کارێکی وا خەریب و کارێکی وای لێکەوێتەوە کە زەبتی نەفسی خۆپیشاندەرانمان پێ نەکرێ، بەڵام خۆشبەختانە توانیمان زەبتی نەفسی خۆپیشاندەران کەین بەوەی کە بەڕێوەبەری ناحیەی بازیان خۆی بەشداری کرد و بەڵێنی بە دواداچوونی جددیدا بۆ داواکاریەکانی خەڵکی بازیان بە تایبەتی بەردەقارەمان. ئەمە سەبارەت بە خۆپیشاندان و نەبوونی کارەبا، سەبارەت بە دانەمەزراندنی هاوڵاتیان و گەنجان و دەرچوانی زانکۆ لە ناحیەی بازیانە لە کارگەکان کە ئێمە بە ژمارە لامانە نزیکەی چلو ئەوەنە قسوور بڵێن کارگەی تایە دا کارگەی چەمەنتۆ، کارگەی ئاو، کارگەی شیش، ئەم کارگانە بەڕاستی کۆمەڵی کارگەکەوت ئەو کارگانەی بەڕێز باسی ئەەکەی بێت و کاگرەکەوت حکومین یاخود ئەهلین. بەڵێ جۆملی ئەو کارگانە بەڕاستی ناتوانین بڵێ حکومی، ناتوانین بڵێ ئەهلی، چونکە هەر یەکە لەم کارگانە مافیایەکی گەورەی لە پشتەوەی، مافیایەکی دەسەڵاتی گەورەی لە پشتەوەیە کە بۆ خۆیان قۆڕخیان کردووە. ئێمە زانیاری وردمان لەسەرا کە خەڵکانێک هەن لە ناحیەی بازیان لەو کارگانە دامەزراون بەڕاستی خەڵکی ئەتوانی بڵێ خەڵکی لە کەرکووکە و خەڵکیان هێناوە، لە ڕانیەوە خەڵکیان هێناوە، لە هەڵەبجەوە، لە سەیسایەقە و خەڵکیان هێناوە، خەڵکیان دامەزراندووە، بەڵام خەڵکەکەی خۆی پشکێکی زۆر کەمی بەرکەوتووە لە دامەزراندنی لەو کارگانەیە. بەڕاستی ئێمە نیگەرانێکی زۆر دەرەبڕین وەکو گەنجان، بە تایبەتی گەنجانی شارۆچکەی بەردەقارەمان بەهۆی دانەمەزراندنمان لەو کارگانە. من بۆ خۆم چەند ساڵێک لەمە پێش سیڤیم بەڕێز بەڕێز ڕێکەوت حەسەن یەکێک لە چالاکوان و بەشدار بووی ناڕەزایەتیەکانی بەردەقارەمان لە چەمچەماڵەوە لەگەڵم بووی. سپاس بۆ بەڕێستان.